ئەو کاتتانماش هاوڕێیان هەمووداک ئاگادارن کە ماوەیە چەند ساڵێکە یەکێک لەو چالاکوان و کەسایەتیانەی ئەوروپا مەکی ئامێدی بەردەوام کەوتۆتە بەر ئەرهاب دەستەیی و ئەرهابی ئەلکترۆنی و فشار لەسەری لە نوێترین هەنگاوی ئابروبەرانەدا دوێنێ کارمەندێکی نەک کارمەندێکی بەرپرسی پەیوەندەکانی بارگای بارزانی بە شانازیەوە لە سوسیال میدیای خۆی دەنووسێت کە ئێمە فەیسبووکی مەکی ئامێدیمان سوتاند. ئەوەش تاوانێکە و دەلالە لەوەی دەکاتن کە چەندە ئەوانە شانازی بەکارە قێزەوەنەکان دەکەن. لەم بارەوە دەمانەوێت لەسەر ئەو مێژوەی ئەو چەند ساڵە هاوکات پۆلێک لەو دەنگە ئازادانە بۆ یعنی لە ئەوروپاوە کەوتونەتە بەر هەڵمەتی داخستنی پیج ئەکاونت، هەڕەشەی جەستەیی، هەڵمەتی ناوڕاگەیاندن لە کەدارکردنی کەسایەتیان لەگەڵ بەڕێز کاکمەکی ئامێدی گفتوگۆ دەکەن. ئەو کاتت باش کاکمەکی؟ ئەو کاتت باش کاقادر چۆنیت باشیت؟ فازڕێتە خۆشبەختانە تا ئێستا سەلامەتی چکو هەر ڕۆژە جێمان لە هەواڵێک دەبێت ئەهامەکی تیرۆر کرا، ئەها پەیدی سوتێنرا، هەوڵی ماڵیان هەوڵی سوتانی ماڵیاندا، هەوڵی ناردنی خۆمبەلەیان بۆ داد لەم ئەوروپایە. ئێستا وەزعت چۆنە؟ وڵی کاک قادر ئەو خەباتێک کە ئێمە دەستمان پێ کردووە لە هەر لە بیداتمان زانیوە کە تووشی هەموو هێرشێک دەبینەوە، هێرشی جەستەیی، کۆمەڵایەتی، ئەلکترۆنی، ئیتر تاکو دای ئەوە بریش بە تەنیا نیم، هەر هەمووتان تووشی ئەو هەرشانە بوونە و ئەو هەوڵانە بوونە. بۆیە من دەڵێم ئەو خەباتێک کە ئێمە دەستمان پێ کردووە خەباتێکی زۆر سەختە، ئەبێ چاوەڕوانی هەموو شتە بکەین و ئامادەین کە بەرامبەر ئەوانە بۆسین بە هەموو توانایەکی ئێمەوە تا ئێمە لە ژیاندا مابین. یعنی ئێمە کۆڵ نادەین، ئێمە ناوەستین، ئێمە بە هەموو جۆرێک ئەو خەباتە بەرداوای پێ دەکەین، چونکە دەهان کەسی وەکی ئێمە، سەدان کەسی وەکی ئێمە پێش ئێمە گیانیان بەخشیوە لە پێناوی دیموکراسی، ئازادی، سەربەخۆیی، لە پێناوی کەرامەتی ئینسانی کورد، لە پێناوی نیشتیمانێکی ئازاد و ئەوانش وەک ئێمە بوون و خەڵک بوون و دایک و باوکیان هەبوو، خێزانیان هەبوو، منداڵیان هەبوو، بەڵام قەزیەکان خستە پێش دەمیان و پێش چاویان، بۆیە ژیانی شەخسی لەلایەک و خەباتی نیشتیمانی کە ئارمانجی سەرەکی هەمومانە ئەبێ لە پێشمان بێ و نابێ کۆڵ بدەینەوە. بەڵێ کاکمەکی دیارە ئەگەر سێکن نزیک ملیۆنە کوردی باشوور لە ئەوروپا هەیە، یان سەدان هەزار کورد هەیە، بۆی چی ینی بەشێک ژمارەیەکی زۆر کەممان ئەگە سیرکەین ڕوبەڕووی هەوڵی تیرۆر بووینەتەوە لەو ئەوروپایە، ینی لە ئەوروپای بەدەگمەن خەڵک توش دەبێت، مەسەلەن ڕوبەڕووی هێرشی جەستەیی دەبینەوە، مەسەلەی هێرشی ئەلکترۆنی دەبتەوە، یعنی خۆ هەر ئێمە نین خەبات دەکەن، خەڵکێکی زۆری تێکۆشەر لە ئەوروپا خەبات دەکا، کاروسالاکی دەکا، دەنگکەڵ دەبڕێت، بەس بۆ پێش شەش کەسێکی زیاتر کەوتونێتە بەر، یعنی بەخۆ دەزانین ڕۆژە لە دانیشتنێکدا بووین لە 6مان 5مان ڕوبەڕووی لێدان و هەوڵی تیرۆرکردن بووینەوە. هۆی چییە؟ بەس ئەو نوخبەیە ئەو پێش شەش کەسە کەوتونەتە بەر هەڕەشەی جەستەیی و هەوڵی تیرۆرکردن. خەڵکی تریش خەبات دەکا. بەڵێ قادر من لێرە من بەهای هیچ حالەکەوانێک و هیچ خەباتکەرێک کە لە دەرەوەیە کەم ناکەم، بەڵام ئەوەیە هەیە بەردێکی بچووک هەڵدەگرێ فڕی دەزەتام دەسەڵاتە هەیە، دوو بەرد هەڵدەگرێ هەیە، پێ شەش بەرد هەڵدەگرێ هەیە، وەک ئێمە بەردێکی زۆر گەورە هەڵدەگرێ فڕی دەدا. ئیتر عەرەبی هەیە فەعل و ڕەدفەعلەکە، یعنی ڕەدفەعلی دەسەڵات بەرامبەر ئەوەی کە بەردێکی بچووکی تێدەگرێت لەوانە ڕەدفەعلەکان کەمتر بێ، بچووکتر بێ، بەڵامی کە زۆر ئازاریان دەدا زۆر گەورەتر بێ. یعنی خۆ دیارە ئەو بابەتەی کە ئێمە دەستی بوو دەمەین بابەتی زۆر 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 ترسناکن بۆ ئەوان، بابەتێکن کە ئەوان بەڕاستی ئازاریان دەدا، یعنی وان لێکردوون کە ئەوانیش هەموو ڕێگای بگرنە بەر دژی ئەو کەسانەی کە زۆر بڵێن
تۆ درەون لە خەباتی خۆیان دژی ئەو سیستەمە هەڵبەت ئەوانەی لە ئەوروپا خەڵکانێک هەن چالاکوانن ینی من ڕێزم بەهار هەبوویان هەیە من ناڵێم ئەوانە هیچ نین و ئێمە زۆر گەورەین و بووە بۆ ئێمە دێن نەخێر من مەسەلەن من چەند برادەیەکی بەهدینان جارێک ینی هەوڵیاندا لەگەڵ قسە بکەن کە بۆ هەر خۆم بێمە پێشەوە وتم باشە من بابەتی لایفەکانی خۆم ئامادە دەکەم پێشکەشی هەر کەسێک دەکەم کە بێت لە جێگای من ئەو بابەتەرە پێشکەش بکە یعنی من ناڵێم ئەوان ترسان بەڵام وتیان کاکە ئەمە زۆر قورسە بۆ ئێمە جارێ ئێمە لەو مەرحەلەدا نیم بچینمە ئەم بابەتەنە پێشکەش بکەین ئەو وتم کەواتە بە گووری ینی قەبارەی خۆتان ینی ئامادەی و حازری خۆتان دەتوانن بابەت پێشکەشکەن من ئەم بابەتەنە پێشکەش دەکەم من ناتوانم بچم بابەتێکی ئاسایی باز بکەم من یان ئێوە یان ئەو برادرانەی کە تووشی هەڕەشە دەبن هەوڵ دەدەن شتی هەستیار بکە مەسەلەن ئەو برادرانەی لەندەن کە ئەو هێرشەی کە بە هێلکەیان کردە سەر مەسرور بارزانی ئەوە کارێکە بە هەموو کەس ناکرێت بەڕاستی یعنی ئەوە کارێکی قەهرەمانانە بوو کە کردیان شتێک بوو ینی دەنگی دایەوە و هەموو کەسێک ناتوانێت ویشە بکە بوونم من ئەو بابەتەرێک کە جەنابەت یان کاکڕەشدەریان من یان ئەو چە کەسێکە بە بەردەوام هەڕەشە مادێتە سەری بابەتی وا هەستیارن کە خەڵکی نزیکی ئێمە خزم و کەسی کاری من کە نزیکی من ناوێرن مەرحەبا بکەن ناوێرن لە ئەوروپا نەم ناوێرن مەرحەبا بکەن ینی ئەوەندە بابەتی هەستیارن کاکمەکی باشە بۆ یعنی سەبەبی چییە خۆ هۆی چییە کە دەسەڵات ئەوەندە تەنگ پێڵدە کاتێککە تۆ بابەتانە باز دەکەین یعنی ئێمە زیادە شتێکی تێدا لە چاو خەڵکی تریش ڕەخنە دەگرێت قسە دەکات یعنیوا دەکاتن خۆی چەندی جار پەیوەندیان بێمە کردووە کاکە ڕەخنە بگرن باسی حکومەت بگەن باسی گەندەڵی بکەن بەڵام تکایە توماری دەنگەکانی ئێمە بڵاو نەکەنەوە تمارە تکایە ئەو ڤیدیو وێنانە بڵاو نەکەنەوە چیمان پێ بڵێن بەس ئەوە نەکەن من قەناعەتی منی شخصی ئەوەیە لە هەستیارترین بابەتی ئەوان کەسی ئەمە لێ بدەیت چونکە ئەوانە هیچ زمانێکی تر نازانن ئەوانە زمانی گوڵ و ڕەخنە نازانن ئەبێ لە قودسیەتی ئەو بنەماڵە بدەیت لە قودسیەتیان بدەیت لە پیرۆزیەکانیان بدەیت ئەوان دەهان ساڵە وا پێشانی خەڵک دەدەن کە ئێمە خەڵکێکی مەلایکەتین ئێمە لە مەرتەبەی ئەستەغفرەڵڵا پێغەمبەر و خوین ئێمە واین بەڵام کە من دێم بووگەنەکانیان باز دەکەم کە من دێم بەرپرسی کۆمەڵایەتی مەسعود بارزانی کە براکەیان نیهاد بارزانی دەهان ساڵ بەرپرسی کۆمەڵایەتی بوو کێشەی خەڵکی حەل دەکرد کێشەی دەڵام چی دەکرد دەهان توماری هەتکبەری فەزاحەتی ئەوم بڵاو کردەوە کە دیار بۆ قسەکانی ئێمە دەماوت ئەمە کەسێکی بێڕەوشت ئەمە کەسێکی وایە بەڵام بە دەنگ و ڕەنگ شتمان بڵاو کرد ئەوە بوو یعنی دەنگێکی زۆری داوە لە ناو خۆیاندا ئەوە بوو بابەتێکی زۆر گەورە هەروەها تومارە دەنگەکانیان کە ئەوان دەهان دەستگای سیخوریان هەیە دەهان دەستگای پاراستنیان هەیە کە فەخری پێوە دەکەن ئێمە ئەختراق ناکەین ئێمە کەس ناتوانێت نزیکی ئێمە بێ پاراستن وایە و دژە تێڕۆر ئەمەیە بەڵام دەرچوو بەرپرسی پاراستنی ئەوان کە کوڕەکەی مەسعود بارزانی وەیسی بارزانی توماری دەنگی ئەوم بڵاو کردەوە کە قسە دەکە هەروەهایی سەرۆکی هەرێمم بڵاو کردەوە کوڕەکەیم بڵاو کردەوە یعنی بەرپرسی سوپاییەکی بارزان کە مەنسوور بارزانیە توماری دەنگەکانی ئەومان بڵاو کردەوە ئەمە وامان نێکرد کە ئەوان هیچ بڵێن کاکمەکی پرسیار لێرە دروست دەبی یەک خەڵک زۆر دەڵێ بۆ مەکی ئامێدی بەز سەماڵی بارزانی ئیش دەکاتن ئەو تۆمارە دەنجیانە دەوڵەتێک چێ دەیدات یعنی چۆن بەدەستی دەکەویتن دوای ئەو دێمەسە پرسیارش کەژە سەر مەسەلەی ئەو بڵاوکردنەوەی تۆماری دەنجافرەتەکان وەڵامی ئەو دوو پرسیارە بدەم کاکادەر یعنی بۆ مەکی ئامێدی بەس بناماڵەی مەسعود بارزانی گرتووە و
قسە دەکەم من بە خەڵک دەڵێم من باوانە دەڵێم کە ئەو پرسیارە منێ دەکەن ئایا دەسەڵاتی کوردستان سەدا هەفتەی بەدەست پارتیان پارتیریان دەسەڵاتی کوردستان داهاتی کوردستان بەشێکی کەمی بەدەستێکێتیە بەشێکی کەمی بەدەستێکێتیە ئێمە 70% ئەو دەسەڵاتی کوردستان بەدەست بنەماڵەی بارزانیە کەواتە ئەبێت و لە سەرەکە بدەی من بچم ئێرش بکەمە گۆڕان یان یەکگرتو کە وەزیرێکی ئەوقافیان هەیە یان حەمەی حاجی محمود کە نیو کورسی ئەندام پەرلەمان هەیە ئەوە بە خەڵکی تر بکە بە ئەوانە بکەن کە میان ڕەون من ئەچمە سەرەکە من لە سەرەکە ئەدەم من قەناعەتم بەوە هەیە کە لە سەرەکە بدەم ئەبێ ئەو سەرە بشکێ ئەو سەرە نەمێنێت تاکو کوردستان ڕزگار دەبێت تاکە و خەڵکی کوردستان ڕزگار دەبێت ئەوە وەڵامی پرسیارەکەی یەکەم و پرسیاری دووەم ئەگەر دووبارەکە نەبیرم بچبوو بوورە تۆمارە دەنجیانە چۆن دەگاتە تۆمارەکەەکان زۆر سافە ببوورە کاکمەکی زۆر سافە یەکلانیە هەردوو لایە یعنی ئەڵێن ئەو اختراقەی زۆر گەورەیە چ ناو پاراستن بێت دەوڵەتانی ئەقلیمی دەدات بە تو یعنی ئەو تۆمەتانەدا ڕاستە دەکرێتن من نزیکەی 100 دقەی تۆماری دەنگیم بڵاو کردووە کە تەلەفۆن لەگەڵێتی دەکەن هەیە کەسێک توماری دەنگیم هەیە کەی خۆیانە لە دەرەوەی کوردستان قسەیان کردووە لەگەڵێک بە تەلەفۆن بڵاوم کردەوە هەیە کەسێک لە ئەوروپایە کەسێک لە کوردستانە هەیە هەردووکیان لە کوردستان ئەو تومارە دەنگیانە طبعاً بە تەلەفۆن قسە لەگردووە ئەوە هیچ کەسێکی ئاحتیادی ناتوانێت ئەو دەنگانە پیا بکە ئەوە ڕاستیەکە ئەوە من ڕۆبەڕۆی پرسی دەستگای فەرمی ئێرەش بووم کە ئەو دەنگانە لەکوێ دێن چونکە ئەو دەنگانە هەواڵگری ئەلمانی و ئەوروپی و ئەمریکی مەبەستە یعنی بەڵێ کە ئەم دەنگانە لەکوێ دێن چونکە ئەم دەنگان تۆمارە دەنگیانە تەلەفۆناتە و ئینسات لەسەر کراوە گیراون یان پێکازوزی ئیسرائیلی ئەو پرۆگرامە ئەبێک هەد بێ یان ئەبێت دەوڵەتێک بێ هەندێک پرۆگرامی تر هەیە بتوانێت ئەو دەنگانە ڕیکۆردیکەی منیش ئەوەی ڕاستی بێ چۆن باوانە وت ئێستش ئەوە دەڵێم ژمارەی نەناسرا و ئەو دەنگانە بووم دەنێرێ ژمارەیە کە نەناسراوە کە ئەو دەنگانە بووم دەنێرێ دوای ئەو ژمارەیە نامێنێ دەبڕێ منیش دازانم کێنە مهم من وەک چالاکوانە کە ئەو دەنگانە بووم دێت تەدقیق دەکەم ئەمانە کێنە خۆ زۆرباندا ناسی بەدەنگ ئەمە کێیە ئەگەر نەشی ناسین من پەیوەندی بە لەگەڵ بارزانەکان لەناو بنەماڵە خەڵکم هەیە بۆیان دەنێرم ئەڵە کێیە ئەمە چۆنە چۆنیە چونکە بەتایبەتی ژن من نازانم کام ژنە ئەمەی کێیە پێم دەڵێ ئەمە فلانە ژنە فلانەیە و هەندێک جار کە قسە دەکەن باسی مێردی خۆی دەکە باسی دەستگیرانی خۆی دەکە باسی برای خۆی دەکە دەزانی چ ژنێکە ناسی یان پیاوەکانیش هەمووی دیارن من دەڵێم ئەو ژمارانێک کە بۆم دەنێن ژمارەی ناناسراون نازانم کێنە بەڵام بۆم دێن ئێستاش نزیکەی 2 ساعتیشمەیە کاکڕژدەر ئاگادارە یان 2 ساعتی تری نزیکەی 120 دقەی ترم هەیە دەنگ ئاخرش حەزەکەم لێرە ئەعلانی کەم بۆ هەموو خەڵکی کوردستان کە لەم نزیکانە تۆمارێکی دەنگی سەرۆکی هەرێم بۆم دێ لەگەڵ ئافرەتێکە جارێ نەهاتووە بەڵام بۆم دێ ئەو ژمارانە کە پەیوەندی دەکەن مەسیجێکیان نووسیوە کە تۆمارێکی دەنگی سەرۆکی هەرێم لەگەڵ ئافرەتێکە بۆ دەنێری لەم نزیکانە بۆم بێت من یەکسەر بڵاوی دەکەم و غرامی بێ یان شتی نۆرماڵە غەرامیە وای من جارێ بووم نهاتەوە بەڵام وای وت وا باسی کرد ینی سەرۆکی هەرێم گەنجە و عاشقاتیش دەکاتە یا بکات دوام یان ژنیەکەم تەلاق دە کەسێکی تر بێت ئەوە گەنجەکان ئەزمون لە سەرۆکی هەرێم وەگرن خۆشی جوان زۆر دەکات وای کوت نازانم لەوانەش نەینێرێ بەڵام وتی هەیە بۆ دەنێرین کاکمەکی ڕخنەیە زۆر لە تو دەرگیرێ کە کاکمەکی دەست لە بۆ شتی پریڤاتی بەرپرسەکان دەبا و زۆر باس لە مەسەلەی ژن دەکاتن کۆمنتاری چییە لەسەر ئەو ڕخنانەی ڕوبەڕوو بەشێک ببوورە بەشێک لەوانەی ڕخنە دەگرن خۆیان زیاتریان گوتێ بەس مەسەلەن تۆ کەوتێ بەر ئەو سەهمە من شتێک کە دەکەم من بە قەناعەتەوە دەکەم لای من پێشەکی کەسێک کە تاوانێک بەرامبەر خەڵکی کوردستان بگات چ ژن بێ چ پیاو بێ نابێ بڵێ وڵی ئەمە ژنە قەی ناکە
باسی نەکە و شەڕەفە و ناموسە و عیبە و کومەڵەتی نەخێر من ئەو بەهاراتە کە پێوەری دەکرد من بەکاری ناهێنم ژم بێ یان پیاو بێ کە دزی کرد کە گەندەڵی کرد کە کەسەر حسابی خەڵکی کوردستان تەیارەی تایبەتی هەبوو سەفەری $100,000 سەرفی کرد و دەهان سیارەی هەبوو بە دەهان کیلو ئاڵتۆنی هەبوو تاغمی ئەڵماس بە $9 ملیۆن بکرێ لەسەر پارەی خەڵکی کوردستان کە سڵتەی مێردەکەی بەکاردێنێ بۆ پەیداکردنی ئەو پارە لای من ئەوە پریڤات نییە ئەوە هیچ سنوورێکیشی نییە بڵاوی دەکەم بەبێ ئەملا ئەولا ئەوەی بەمن بڵێ ئەوە کارێکی خراپە ئەوە قەناعاتی خۆیەتی ڕێزی لێ دەگرم من دەڵێم یعنی بڕۆن سەیری وڵاتانی جیهان بکەن زۆرجار سەرۆک و وەزیرێک ژن بووە ژن بەڵام خیانەتی لە وڵاتەکەی کردووە دزی کردووە گەندەڵی کردووە گرتیوانە حکومیان کردووە دەریان کردووە ئیتر ژن و مێرف ئەبێ ئێمە ئەو شتانە نەبین هەردووکیان مرۆڤن مرۆڤیش قابلی ئەوەیە کە دەسەڵات بەکاربێنێ بوو شتی خۆی شەخسی ئەوە خاڵی دووەم ئەوانەی لە مەجای سیاسەتە کار دەکەن و دەسەڵات وەردەگرن و وەزیر بن پەرلەمانتار بن مەکتەب سیاسی حزبێک بن لە ئەوروپادا لە ڕۆژ ئاوادا ژیانی شخصیان نییە بڵێ ئەوە ژیانی شخصیە وڵا وێنەکەی بڵاو نەکەوە وڵا دەنگەکەی بڵاو نەکەوە لێرە ڕۆژنامەنووس هەیە ئەچێ $10,000 سەرف دەکە خۆی دەشارێتەوە یەک لەقتە یەک شوێنی مەسئولێکی حزبی یانی حکومی چ ژن بێ چ پیاو بێ کە بیگرێ و بڵاوی کەتەوە و پارەی پێوەرگێ پێی بژی لەوانە دەستیشی نەکەوێ بەڵام $1,000 سەرف دەکە ئەوە زۆر شتێکی طبیعیە و هیچ عیبێکی تێدا نییە ئەوانەی واب دەڵێن منیش پێیان دەڵێم ئەی شەرەف و ناموسی خەڵکی کوردستان ئاوا ئەرزانە ئەم مەسئولانە گاڵتەی پێ دەکەن و تەعەدای لێ دەکەن یعنی سیرکە دەهان کچ و ژنی کورد کوژراوە کە گوایە مەسەلەی شەرەفە خۆیان چۆن تەعدا لەکرێ دوای کوشتویانە ئەی بوو باسی ئەمانە ناکەن ئەی بوو باسی ژنێک یان کچێکی هەژار ناکەن کە هەژارەکەی بەکاردێن و پارەی دەدەنێت تەعەدای لە شەرەفەکەی دەکەن نەک تەعەدا هەر بەکاری دێن ژنێک کچێک دەچە وەستایی دەگرێت کە برسێتی ئیشی نییە یەکەم جار تەعەدای شەرەفەکەی دەکەن اینجا تەعینی دەکەن ئەگەر ژنەکە ژنی شای خۆی بەدەست نادە طبعاً ئەی بوو باسی ئەم شتانە ناکەن کاکمەکی منتهیم لە یاسای ئەوروپا و دەبین هەموو حزبێک سیاسی هەموو ژن پیاو کە دەبێ سیاسی تر حساب ناکرێ ئەوە ژنەوە عەقڵێتە ئەوەیە قابلی لە ئەلفی لۆیایی یعنی لە ناخواردنی خۆیان و منداڵەکانیان هەموو دەژێت چاودێری نەبەرێتی وڵاتان نەکەر ئەوان وەرزشوان ئەکتار وەنیان کەسێک دەبێتە ئەندام پەرلەمانیان وەزیر حسابی بانقی کراوایە هەموو کەسێک ببینێ چی دێدەکەن و چی دەڕوا بەس کاکمەکی ڕەخنەیەک لەوە دەتوێت هەندێک لەوانە غرامیات بڵاو دەکەیەوە لە پێ یاساکانی ئەوروپا دەجوڵێەوە تو مەسەڵەن هەندێک لەوانە باس لە سکس دەکەن باس لە ڕابواردن دەکەن بەڵێ کاکە ئەوانەیە سیرکە ئێستا بڵێن لە عائلەی مەلەکی لە سوێدیان لە بریتانیا کوڕێکیان یان کچێکیان غەرامەتێکی نەشەرعی هەبێ نەشەرعی واللهی هەرچی کەناڵی ئەوروپیا بڵاوی دەکاتەوە ئەوە دژیاسانیە لەوانەیە ئەمیرەیەک یان ئەمیرێکی عائلەی مەلەکی هیچ سڵتەیەکی نەبێ بەڵام سیفەی ئەمیری هەیە سیفەی ئەمیرەی هەیە خیانەت لە مێردی بکە یان خیانەت لە ژینی بکە ڕاستم بێ ڤیدیو بێ دەنگ بێ هەر هەموو ئیعلامی ئەوروپی بڵاو دەکەتەوە و ئەو کەسەی کە یەکەم کەس بڵاو دەکەتەوە دەبیتە میلیونێر دەوڵەمەند دەبێت چونکە هەموو قناتەکان لی دەکرن یعنی ئەوە کەی مەمنوعە بوو مەمنوعە کابرا هەیە پلەی سیاسی هەیە پلەی حزبی هەیە وەزیرە یان شتێکە کوڕەکەی تەلەفۆنی بوو دەکە ئەڵێ سەعاتێکی 300,000 بکڕم بوو ڕەفیقەکەم لە عید میلادەکەی بڵاوکردنەوەی ئەوە شتی شخصیە ئەو 300,000 لەکوێ هێناوە کاکە ئەوە لەکوێ هێناوە بۆ من فەزحی نەکەم ئەوە بەڵگەنە ئەوە دەلیلن کە ئەمانە گەندەڵن هەمووکەرین بەڵگایەک بدۆزینەوە کە ئەمانە گەندەڵن لە بانقێک لە شوێنێک زۆر زەحمەتە چونکە هیچ هینێک نانن دەستێک نانە لە کوردستان وایە
کاکمەکی ئەمیرە دیانە باشترین نمونەیە ینی هەرچە ئەمیرە دیانە ئەوەی کە کۆچ کامیرە لە دووی بوو لەگەڵی علاقی هەیە لەگەڵی سیکسی کردی هەمووش دەکەتە سەر ئەوەی لۆ لەبەر ئەوەی کەسێکی پۆپیلار یەک لەو من لێرە نمونەیەک لەو خەڵک دێن مەچکوڕ و بەڕووی زۆر ئێمەش دەبێتەوە سەرۆکی پارتی کریستین دیموکراتەکانی سوید دەگا هاوسەرەکەی جیابەوە دوو سێ ڕۆژ بێت چۆ دیسکۆ بە ماشێت یارە گەورەی هافتم بڵادێت نووسرا ئیبا بۆش دەیەوێت لە دوو پیاوەک دەسوڕێتەوە باشە ینی بەجددی کاکمەکی بچینە سەر خاڵشکە ئەو گروپە لە ئەوروپا جگە لەوەی ڕوبەڕووی گرتن کوشت هەوڵی تیرۆر بوونەتەوە هاوکات ئێستا ماوەیەکە جەوێک دروست کرادانەوێت لە کەدار بکرێن لە کاتێکدا بەشی هەرە زۆر یعنی ئەوانە قوربانین تۆمەتیان و دروست دەکرێت جگە لەوەی دەسەڵات هەتا هەوڵێک هەیە کە کەسێتیان لە کەدار بکرێ وا پیشان بدرێ ئۆپۆزیسیۆن پەرتەوازە بووە ئێمە بەشەچین لەوەیە کۆمیتاری تو چیە لەسەر ئەوەی کاکمەکی ئەزای چۆنە کاک قادر یەکشت بڵێم ئەو چارەکەوانانەی کە لە ئەوروپا دەژین یعنی حتمما خاڵی هەڵبەشمان زۆرە لەگەڵ یەک عینەن وەقتە خلافاتیشمان هەیە ئەو خلافاتە من بەطەبیعی دەبینم و خلافات ئەزای چۆنە خلافات یعنی بەداخەوە من دەڵێم خلافات لەسەر شتی ئەوەیە کە یعنی وەکوتم کەسێک ئەتوانێت بەردێکی بچووک فڕیدە کەسێک ئەتوانێت بەردێکی گەورە فرێدە حتمما ئەوی بەردی گەورە فرێدە دەنگی زۆرتر دەبێت لەوانە ئەوانی تر توزێ بەدڵیان نەبێ یان لەو حەسوودیەک بێ یان شێوازی فڕیدانی بەردەکە بەدڵی نەبێ ئیتر هوکارەکان هوکاری جەوهەری نین هوکاری زۆر بێمەعنان بەڕاستی پێویست بەو خلافەتەرە هەمووی ناکە بەڵام بەداخەوە دەسەڵاتیش توانیوە هەندە کەس دروست بکە بە ناوی چالاکوانی علوچ من پێیان دەڵێم چالاکوانی سەختەچی کە دروستیان کردوون بڕوو چەند مانگێک ساڵێک جوونێ بە دەسەڵات بدە یان ڕەخنەی دەسەڵات بگرە یان خوپێشاردان بکە یا شتێ بکە بەس تاکو بێە سەر شاشە دوای ئەوە لە فلان و فلان و فلان بدە ئەوە زۆر توشمان بوو هەیە هاتووە لەگەڵ من قسەی کردووە بوویتە برادەر و سیقم پێداێت ئەخیرەکەی هاتووە لایفی لەسەر بکردووە قسەی بە منی وتووە یعنی ئەمانە دروستکراوی ئەسڵە دروستکراوی دەسەڵاتن ئەمانە یعنی بەڵام هەندێک چالاکوانیش هەیە تووشی هەڵە دەبێ هەمومان تووشی هەڵە بنە من تو ئەوان تووشی هەڵە دەبێ لەسەر بابەتێک ئیتر دەبیتە فەوزە خەڵکی نەخۆشیش هەیە دێشتەکە گەورە دەکە حزب هەیە دەستی دەخەتە ناوی گەورە دەکە ئێمە ئازاری و هەموو مەسئولە دەدەین مەسەلەن مەسئولەکان بنە ماڵەکان پارەیەکی زۆر سەرف دەکەن کە ناکۆکیەکانمان گەورەتر لێبێن پارەیەکی زۆر سەرف دەکەن کە کەسانێک لە دەرەوەی ئەو کەسانێکە خلافیانە بشتە ناوی شتەکە گەورەتر لێ بکەن یعنی نمونەیەکی بچووکت پێ دەڵێم پێش چەند ڕۆژێک خلافێکی بچووک دروست بوو یعنی من دەڵێم ئێمە هەمومان براینە ینی کاک شوان و کاک ئیسماعیل و کاک ئارام شتێکی بەسیط دروست بوو هەرچەندە ئیتر بابەتەکە کوتایی پێهات و حەزەکەم لێرەوەش بڵێم هەمومان هاوبیری یەکین هاوخەباتی یەکین بینیمان هەندێک کەس چوون هاتن ئەکاونتی فەیکیان دروست کرد بە ناوی ئارام بە ناوی قادر بە ناوی مەکی بە ناوی نەزانام کێ شتیان بڵاو کردەوە کە ئاگەرەکە گەورەتری لێ بکەین خۆشبەختانە ئێمە زانیمان کەیە کە خۆی بە مامۆستای زانکو دانێ چوویتە پیج و ئەکاونتی فەیکی دروست کردووە و درۆ بە ناوی ئێمە دەکا یعنی ئێمە من یەکسەر کاک ئارام ئاگادار کردەوە کە مۆزۆع چییە کە خەڵکەیە ئەمە ئاگەرە گەورەتر لێ بکە خۆتانش بینی و تانزانیتان یعنی ئەم ئەمە بەشێکە لە شەری دەسەڵات کە کەسێک خۆی بە دکتۆر بێنێ بێتە ئێرە فترەیەک خۆی وەک کەسێکی یاخید نیشان بدە و دوای ئەوە بشتە ناو چالاکوانان و مەشاکل دروست بکە و جیاوا قسە بکە و ناکۆکیەکان گەورەتر لێ بکە ئەوە زۆرە کاک مەکی ئەتوو دوایین هەوڵ ئەوە بوو دوێنێ زۆر بەبێ شەرمانە بەرپرسی پەیوەندەکانی بارگای بارزانانی مژدە ڕادەگەێنی کە پەیجی مەکی ئامێدی ماسووتاند
کۆمنتارت چیە لەسەر ئەوەی و پێشووتری ژەوەی ئاگادار بین جارش کرد چەند مانگێک پەی ئەکاونت و پەیجت لێ وەرگیرایەوە ڕێکخراوی نێودەوڵەتی تەدەخوڵی کردیا کۆمنتارت چیە لەسەر ئەو شتانە قادر مەسەلەی ئەلکترۆنی یان هێرشی دیجیتال کە لەسەر ئێمە دەکرێ و تایبەت لەسەر من دەکرێت دەمێکە ئەمە نزیکەی 3-4 ساڵە دەهان جار پەیج و ئەکاونتەکانی من ڕۆشتون گەڕاندومەتەوە ئەوان هەموو هەوڵێک دەدەن کە من لە سوسیال میدیا نەمێنم بەڵام خۆشبەختانە دەهان جۆرە شێوازی سوسیال میدیا نەک فێسبووکە یوتیوبە ئینستاگرامە تیکتۆکە ماڵپەرە هەر هەموو کەناڵ لە هەموو شوێنێک ئێمە لە تویتەر کەناڵی خۆمان هەیە ئەوان زۆر هەوڵیاندا شوێنی تر سەر نەکەوتن یعنی من لێرە حەزەکەم بڵێم بۆ نمونە هەوڵێکی زۆر گەورەیاندا لە مەسەلەی تەفدا پرێس لە یوتیوب یعنی چەندین جار وەستاندیان لەکار چەندین جار چۆن ماڵپەریان دروست کرد کە ئەوان خاوەنی ئەو ڤیدیۆیانن کە ئێمە بڵاوی دەکەینەوە نزیکەی 8مان کاک ڕەشدەر وەک پاڵەوانێک وەک قەهرەمانێک شەڕی کرد لەگەڵ ئەوان شەڕی یعنی بڵێن ئەلکترۆنی یان جوابدانەوە ئەخیری یوتیوب گەشتە قەناعەتێک کە ئەوانە هەمووی درۆبوون کە ئەوان دەیان کرد دەهان ماڵپەریان دروست کرد بوو بە کۆپیڕایت لە یوتیوبەکەی ئێمان دەدا ئاخرشت دەکرد ئەرشیفتان ببن هەموو قەپاتی کەن ئاخرشت پێش وابزانم 3 مانگە کاکڕەشدە دەزانێ یوتیوب نامەی اعتزار یعنی داوای لێبوردنی لە ئێمەی کرد کە لە زۆر شتە لەگەڵ ئێمەیە هەڵە بووە ئەو کتابەی یوتیوب ئەو ئێمە لە یوتیوب و ئێمە ئیزبادێکی زۆر گەورەیە کە ئێمە لەسەر حەقن و ئەوان لەسەر ناحەقن ئەو کتابە بۆ ئێمە ئێستا کە لە یوتیوب ریپۆرتمان لێ ئەدەن وەک جاران نییە یوتیوب تەحقیق دەکات و کەیت چونکە ئەوان بە ناوی فەیک دەهاتن بە ماڵپەری فەیک دەهاتن بەڵام فێسبوک بەداخەوە فێسبوک یعنی من خراپترین منەسەی سوسیال میدیا دەبینم فێسبوک یعنی بە پەیجی فەیک بە ئەکاونتی فەیک بە هەموو شتێک دێن ریپۆرتمان لێ ئەدەن و فێسبوک قبوڵیتی و من وای بۆ ئەچم ئەوان دەستیان هەبێ لەناو لە فێسبوک کارمەندێکیان هەبێ یارمەتیان دە نازانم بەڵام خۆشبەختانە من توانیم کۆمپانیای مێتا یان فێسبوک بیدەمە مەحکەمەی ئەڵمانی و لە بەرلین و ئەوراقەکانمان قبول کراوە چاوەڕێی مەوعدی مەحکەمەین من ئیزباتاتم هەیە کە فێسبوک دژی یاساکانی خۆی ئیشی کردووە بەرامبەر ئێمە دژی یاساکانی خۆی ئیشی کردووە بەرامبەر ئێمە و ئەوە بەڵگەمان هەیە من حەزەکەم ئەلێرەش ئاشکرایکەم بۆ هەموو بینەرەکان و بۆ پارتیەکە کە پارە بەو هاکەرە نادەن بەو عەرەب و مەرەب و بیدایەت کورد بوون دێنە سەر ئەو بابەتی هاکەرەکان یعنی من ڕۆژێک لە ڕۆژان ڤیدیۆیەکم بڵاو کرد ئەویش لەسەر داواکەری محامەکەی من بوو وتم من چی بڵاو دەکەم ریپۆرتێکی بەسیط لێ دەن و ڕەش دەکەن و سزان دەدەن وتی بڕۆ ڤیدیۆیەک بە ئەڵمانی قسە بکە بەس ژمارەکان بژمێرە 1 2 3 10 20 خواویست بزان چی دەکەن من وام کرد خۆشبەختانە دوای 3 ساعت ریپۆرتیان لێدا و ڤیدیۆکان ئەو قسەی عنی هەر ڕقم و ئەوە نەموت ریپۆرتیان لێدا یەکسەر فێسبوک نامەی نردووتی ئەو ناوەڕۆکی ڤیدیۆی تو دژی پرینسیپەکانی فێسبووکە طبعا من تەسویرم کرد کە ڤیدیۆکە تۆمار دەکەم تەسویرم کرد کە بڵاوی دەکەمەوە تەسویرم کرد هەمووی بە ڤیدیۆ کە چۆن ریپۆرتم لێ دەن ئەوەی کە ریپۆرتی لەو ڤیدیۆ داوە دەهان ڤیدیۆی تری منی ریپۆرت کردووە و فێسبوک لایڤ بردووە ئەمە لەسەر ئەم ڤیدیۆە مەحکەمەی بەرلین ئەم شتێ قبوڵ کرد کە
بێوجدانی لەگەڵ ئێمە دەکرێت کە فەرمانەی ڕیپۆرتمان دەکەن هەمووی کەسانی فەیکن علوجن وەک مەسعود بارزانی کە چۆن خۆی علوجە نازانێت ئەسڵی لەکوێیە نازانێت ئەسڵ و فەسی لەکوێنە نازانێت کێ باوکی کاک مەکیەگە لە محکەمە ببێوە ئەنی چی بەسەر دێتنە محکەمە کاکە نمایە ها محکەمەکەتان زۆر وەختی زۆر ئەنی زۆر نەماوە ئەمڕۆژ کاک ڕەشدەر ئاگای لەیە دوێنێش نامەمان ناردووە بۆ محامی هێندەشتی داوا کردووە ئەوە خەریکی ینی زۆر نەما مهم مۆزوعەکە وەرگیراوە نەتیجەی محکەمە ئەوەیە کە دەرئەچێ فێسبوک هەڵەی کردووە بەرامبەر بن هەڵەی کردووە چەندین جار ئەکاونتی من داخراوە هەر قەپات بووە 2 مانگ 3 مانگ دوای گەڕاندومەتەوە بەڕێگەی محامیە یعنی ئەمە نە جارێکە و نە دووە و نە سێ ڕێکخراوی جیهانیش کاک مەکی جارێک لە جاران ڕۆژنامە نووسانی بێسنوور 4 مانگ ئەکاونتی من نەما ئەوان بۆ منیان گەڕاندەوە ینی تەداخۆلیان کاکە ینی ئەم شتانەی ئەوان دەکەن بەڕاستی ئێرهابێکی ئەلکترۆنیەمە ئێرهابێکی ئەلکترۆنیە ئەمە چۆن شتی وا دەبێت چۆن شتی وا دەبێت بەداخەوە بەڵام پێتان دەڵێن ئێمە سەر دەکەوین ئاخیری چونکە ئێمە خاوەن قەزیەین ئێمە باوەڕمان بە قەزیەکەیە باوەڕمان بە ئەوەی ئەبێ سیستەمی حکومڕانی لە کوردستان بگورێ بەرەو سیستەمێکی دیموکراسی ئینسانی کورد ئەبێ ئازاد بێ لە وڵاتە نەمانی گەندەڵی و فەساد ئەبێ چارەسەر بکرێ ئەو شتانە نەمێنێ بتوانین بە ئازادی لە وڵاتی خۆمان بژین بۆیە من دەڵێ لەسەر حەقین ئەوان لەسەر باب کاک مەکی دوایین پرسیار ئەنی ئێستاس پێ دەکەن بەڕاستی ئەو 2 ساڵەی ڕەشەکان زۆر خەتەر بووە کە دوایی میرە کاک ئیسماعیل سیاندرا و بە 10 کەس ڕفاندیان و هەر پارتینا خەریکە بتەمیتۆدەک لە ئەوروپا هەوڵی کوشتنی نەکوشتن ینی جارێک بە قومبەلە کارتۆنێکیان بۆ هێنا و کەڕێی پۆلیسی ئەڵمانیەوەیە کەەوە قومبەلە بووە لە بۆتیان ئەوە کردوزاری دوم ئاگر لە ماڵت بەرەدەن کە داعشتی وا ناکە لە تو لە ئیمن لە کاک ڕەزدەر ینی زۆر شت ڕوویدا لە کاک شڤان سەد چیە لەسەر ئەوەی هەست پێ ناکەیت دەسەڵات یەکجار ماندی بووە لە دەست ئەو گروپەی بۆیە ئەوروپا فعالیت دەکات ماندوو بووە شێت بووە یعنی ئەم دەسەڵاتە وای لێ هاتووە یعنی ئەوە لە خودی ئایلەی مەسعود بارزانی وتی ئەوەی ئەمانە بەرامبەرمان دەکەن و توانیان بیکەن نەیەکێتی و نەپەکەکە و نە هیچ شەڕێکی حزبێکی کوردی کردمان بێ ناتوانیوە ئەوەندە زەربە لە ئێمە بدەن ئێمە چووین ناوماڵی ئەوان لەتمان کردن یعنی مەسعود خۆشکی خۆی خستە سجن لەبەر من کوڕی خۆشکی خۆ خستە سجن لەبەر من مەسعود پێش چەند ڕۆژێک کە باسم کرد پێش 10 ڕۆژ کچی شێخ ئەحمەدی بارزان کە دەکاتە ژنی دلوڤان ئەدریس بارزانی بردی و 8 ساعت تحقیقی لەگەڵ کرد کە پەیوەندی لەگەڵ من هەیە یعنی وا تێکچوونەوە ینی خەریکە مێشکیان دەتەقێ ئیتر هەوڵی کوشتنمان دەدەن ماسووتاندنمان دەکەن هەموو شتێکمان دەکەن من لێرەوە حەزەکەم بڵێم 3 جار هەوڵی تێڕۆکردنم داوە یعنی من 2 جار ڤیدیۆم هەیە ڤیدیۆ کا قادر بینیوە زۆر برادەری تریش بینیوە کە چۆن 2022 ئاخر شت بوو کە پۆلیس فترەیەک لە ماڵم نەما و حیماکەکەم و ئەوان ئەو فرسەتان بینی و هاتنەوە دووبارە ئەگەریان بەردە ماڵەکە من و ڤیدیۆشم هەیە کەسی معنی من کەسی نزیکی من ڤیدیۆکان خۆت لە بیر نەچێ بەزرەخنەیەک زۆر دەجێ دەرێن ئەنگۆ هەر دەڵێن هەوڵی تیرۆرماندرا و هیچ بەڵگەشت بڵاو ناکەنەوە ئەوانەی کە دەڵێ خۆ حاکم نین محکەمانی بە ئەو کەسەی وا دەڵێ ئەو کەسەی وا دەڵێ با بێت ڕستێک لەگەڵ من بگرێ بەڵاو بکاتەوە و دەستخۆشێک لێ بکە وعد بێ من ڤیدیۆکەشی پێشان بدەم بەڵام ئەعلام بڵاوکەمەوە کە پۆلیس بە من دەڵێ نابێ مەتریالی ئەو شتەی کە کەوتە دەستت ڤیدیۆ بێ کامێرەی چاودێری ماڵەوە بێ شتیان بەجێهێشت بە کەچ هەمویان بردووە نابێ کەس ببینێ بۆ قەزیەکە بۆ لێکۆڵینەوە خراپە نابێ باسی بکەین نابێ بڵاویکەیەوە من ناچارم ملکەچی ئەوامری پۆلیس دەبم من بە قسەی چالاکوانێکی علوج ئیسەختی کە لە ژێرەوە دەسەڵات دروستی کردووە بە قسەی ئەو ناکەم بێم بڵاویکەمەوە
من بعقل ايش دكم عقلي بقانون ايش دكم من ناس شتێکی عاطفی بکەم و بهم بڵاوی کەمەوە ئێمە ئەوش بەشەکە لە شەڕ ئێستا شەڕێکی قانونی گەورە لە ئەوروپا دەکەین لەگەر پارتی ینی ئەوانیش ئێستاکە دەیان شکایەتیان وازام لە تو کردووە یعنی ئەوەش بەشەکە ئێمە هێنامانێتە ئەوروپا یعنی سیرکە شێوازی هێرشەکان لەسەر من ینی حەزەکەم ئەوە بڵێم هەرچی خزم و کەس و کار و نزیکە کارم ناوێنن قسەم لەگەڵ بکەن بەعەلەنی ناوێنن بەدزیوە دەکەن بەڵام بەعەلەنی کەس ناوێنن زۆربەی برادەرەکانی منی کۆن زۆربیان نەک هەموویان قەتعی عێلاقەیان کردووە ناوێنن ئەڵێن کاکە ئێمە دەترسین ئەچینە کوردستان بزانن پەیوەندیمان هەیە ناتوانین بچنە دۆک چونکە خەڵک دەگیرێن ئێرهابی پارتی پیشان دەدا ئێرهابی پارتیە بەڵێ ئەمە یەک خاڵی دووەم کە هێرش دەکەنە سەرمێ ئێمە و ماڵ سووتاندن و حەولی کوشتن و ئەمەش ناو نقطەیەکی تر مەسەلەی ئەلکترۆنی و دیجیتال هێرش دەکەنە سەر ئێمە ئەمە خاڵی سیەم خاڵی تر ئەوەیە کە زۆر جار هەوڵ دەدەن تۆمەت بۆ ئێمە دروست بکەن کە ئێمە پیاوی جاران بە منیان ئەوت پیاوی لاور دوای وتیان پەکەکەیە دوای وتیان مالیکیە دوای وتیان پیاوی ئێرانە ئێستا دەبکەنە پیاوی باوڵ یعنی هەرچی تۆمە هەیە بۆ ئێمە دروست دەکەن پیاوی فلان و فلان و فلان و فلانی یعنی ئەوە دەرسێکە کە ئەوان هەموو جارێک دەخوێننەوە ئێمە واینە یعنی هەرچی جنێ فرۆشی ئەوروپا هەیە جنێوم پێدە ڤیدیو دروست دەکەن پاران دەدەنێ کچێکیان بۆ من دروست کردووە کە کچەکەی من لەگەڵ ئەلبانیەک نازانم چی کردووە من دەهوتێ قژەکەی ڕاکێشاوە کە ئەسڵەن من کچم نییە من دوو کوڕمەیە یعنی دەهان ڤیدیۆان لەسەر کچەکەی من دروست کردووە کە کچەکەی من بێ ئەخلاقە کچەکە من وایە و پارە سەرف دەکەن کاکە وڵا کچم نییە ئەوەی من دەناسێ کچم نییە من دوو کوڕمەیە خۆزگا کچێکم هەبە المهم ئەم شەڕە شەڕێکی گەورەیە ئەم شەڕە ئێمە بە بچووکی نابینین ئێمە چەند کەسانێکی ئازادی خواست لە ئەوروپا کە لەژێر دەسەڵاتی ئەو دانین دەتوانین بە ئازادی تا حەدێک حرەکە و خەبات بکەین توانیمانە ئەم دەسەڵاتە بینە سەر ئەژن و توانیمانە بنەماڵەی بازانی وان لێ بکەین کە وەک جاران نەتوانن خەڵک لە بەهدینان تێڕۆر بکەن کە وەک جاران نەتوانن خەڵک بیگرن گرتنی چالاکوانانی بەهدینان دیار بوو چەند قرس بوو بۆ ئەوان چیان بەسەر هات ناتوان هەموو کەسێک وەک جاران بیگرن دەترسێنن تەهدیدیان دەکەن بەڵام ئەو جرئەتیان نەماوە نەخەڵ بکوژن نەخەڵ بڕفێرن نەخەڵک زیندانیکەن وەک جاران ئەو زەمەنە چوو ئەوە نەتیجەی خەباتی من و دوو فڵان و هزاران کەسی وەک ئێمەیە ئەوە نەتیجەی ئەو خەباتەیە کە توانیمان چەند گۆڕانکاری بکەین و گۆڕانکاری گەورەش بەڕێوەیە گۆڕانکاری زۆر گەورە بەڕێوەیە ئەمرو فازڵ موتنی شتێکی زۆر گرنگی بود ئاعترافی زۆر گەورەی کرد دیپەی دەکەبوو لە هەولێر وتی هەموو کەس دەیزانی و باسیشان دەکرد کە لە تورکیا زیجا ڕوادا بەڵام کەس دەیدەزانی کەی وتی ئێمەش هەمومان باش دەزانین کە زیلزالێکی سیاسی لە کوردستان ڕوودەدا کەی ڕوودەدا نازانین بەڵام ڕوودەدا یعنی خۆشیان گەیشتن و قەنەعەتێک زیلزالێکی سیاسی لە کوردستان ڕوودەدا تەفروتونەهان دەکە ئەوە حەقیقەتێکە کاکمەکی من دوایش ئەوە دەکەم سوپاس دەکەم بە دوایش یەک گوتەی گەورەی یەکێک لەو بەرپرسە گەورانەی ماڵی بارزانی دەڵێم بە یەکێکی گوت بی کاکە وەڵڵایە من دەزانم خەڵکی ناڕازی زۆر خۆشتر دەوێت بە هەزار قەت لە ئێمە زیاد ئەمە باش گەیشتینە قەناعەت یعنی بڕوا بکەن ئەوە قسەی گوتەی یەکێک لە ئەملاقە گەورەکانی ماڵی بارزانێک هە لە باڵا دەسەوتی ئەمە باش دەزانین خەڵک ئەنگۆی خۆشتر دەوێت لە ئێمە کاکمەکی ئەمە سوپاست دەکەین هەرویستمان زۆر سوپاس بە هیوای سەرکەوتن دیارە هەمومان ئاڵای بەرخودانمان بەرز کردیتەوە ئامادەشین یعنی با کەس خۆی تاقی نەکاتەوە یا کەس حزب لەن هەرچیشتی خەتەرە کردیان و بۆ ئێمە ئەو بێعەقلیە سیاسیانیان کە ئێستا گەیشتەوەی بەرگە ناگرن لە ئەوروپا هەولی کاری تیرۆریستی دەدەن کە داعش پەنای بۆ نەبرد یعنی بەڵێ ماڵ سووتاندنی من و ماڵ و خێزانم و مناڵەکان خەوتو بووین سەعات 2 شەو بوو پشیلەکەش لە بیر مەکە بەڵێ دوو پشیلەش مای ئەوانش لە ماڵەوە بوون یعنی کەڵەکان خەبەرم بوو ئادانی داعش پەنای نەبردی ئەوە تاوانێکی زۆر گەورەیە و هەڵوێستەی جددی لەسەر کرایە
بۆ ئێمە بەسەرێک باش ئەو بێعەقڵیە سیاسیانە دەکەن چکو ئەگەر ئێمە دژمنێکی عەقڵمان هەبی ئەوەیان ناکەین. زۆر سپاس دەکەم کاک مەکی کاتمان یاویسمان ئەو هاوڕێیان ئەوە باز بکەین کە گەیشتە ئەو دەرەجەی بە ئاشکرا بارەگای بارزانی دێت شانازی بە سوتە بە ئەرهابی ئەلکترۆنی دەکات. سەرکەوتن وەکو خۆتان کا بەردەوام لە تەڵبیە دەکات. سەرکەوتن. زۆر سپاس بۆ کاک ڕەزەریش کە وەختێکی باشی لەگەڵ ئێمە سەر لە بواری ئەلکترۆنی. شەوتان شاد.